ئەمڕۆ 15/7/2020 ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی ژمارە 34 گرێدا بە ئامادەبوونی بەسەرپەرشتی بەڕێز سەرۆکی حکوومەت و بە ئامادەبوونی جێگەری سەرۆکی حکوومەت و سەرجەم وەزیرە بەڕێزەکان سێ بابەتی سەرەکی گفتوگۆ کرا و بڕیاری لەسەردرا کە بڕیاری گرنگن. طبعاً لە چوارچێوەی پرۆسەی چاکسازی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی ڕایگەیاندووە، لەم چوارچێوەیەدا تقریباً دوو پەیڕەوی سەرەکی وە گرنگ پەسەندی کرد. یەکەمیان پەیڕەوی سندوقی خانەنشینی سەرجەم فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان کە ئەمە پەیڕەوەیەکی زۆر گرینگە و خزمەتی چینی خانەنشین دەکات لە هەرێمی کوردستان بە عسکەری و مەدەنی و هەموو فەرمانبەرەکان لە خۆ دەگرێتەوە و بێگومان ئەمە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی حکومڕانی هەرێمی کوردستان ئەو جۆرە سندوقە دانرێت کە سەرجەم شایستە داراییەکانی خانەنشین لەم سندوقە هەڵدەگیرێت و ئەو سندوقە بێگومان شخصیەتێکی معنەوی سەر بۆ خۆی دارایی دەبێ و لەوێ بەپێی قانونە بەرکارەکانی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ دەکرێت و خۆشبەختانە ئەو پەیڕەوە بە کۆی دەنگ پەسەند کرا لە ئەنجومەنی وەزیران. ئەمەش پاداشتێکی زۆر کەمە بۆ ئەو خانەنیشانەی کە بە ساڵەها ساڵ خزمەتی هەرێمیان کردووە و هاوڵاتی هەرێمیان کردووە و خزمەتی دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە کە ئەمە بە ئەرکێکی خۆمانزانیەوە ئەو جۆرە سندوقە دابمەزرێ و خۆشبەختانە بە پەیڕەوێکی تێر و تەسەڵ سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەبردننی سندوقەکە و چۆنیەتی ئامادەکردنی و کۆکردنەوەی شایستە داراییەکانی خانەنشین لەم پەیڕەوە بە وردەکاریەوە ئاماژەی پێکراوە. خاڵی دووەم یان پەیڕەوی دووەم هەر لە چوارچەوەی پرۆسەی چاکسازی مەسەلەی دیارکردنی مەرجەکانی دامەزراندنی پلە تایبەتەکان کە ئەمەش خۆی لە خۆیدا هەنگاوێکە لە هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی کە لەمە دووە ئەبێ کەسی شایستە لە شوێنی شایستە دابدرێ و ئەو مەرجانە ئێوە دەزانن مەرجی عام هەیە لە قانونی خدمەی مەدەنی، بەڵام جگەلەوە چەند مەرجێکی تر هەیە کە پشبەستن بە بڕوانامە و ساڵانی خزمەت و شارەزایی لەم بوارەدا ڕەچاو دەگرێت و لەمە دووە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم وەزارەتەکان پابەندی ئەو پەیڕەوە دەبن. جەنابشتان دەزانن ئەو پەیڕەوە دوای بڵاوکردنەوەی لە وەقاعی هەرێمی کوردستان دەستە بواری جێبەجێکردن و سەرجەم وەزارەت و دام و دەستگا و دەستە و ئەو فەرمانگەیانەی کە سەر بە وەزارەت نین پابەندی ئەو پەیڕەوە دەبێ و بێگومان ئەمەش هەر دەچێتە چوارچەوەی چاکسازی پرۆسەی چاکسازی کە حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە لە پێناو بەدیهێنانی دادپەروەری و باشکردنی ئەدای حکوومەت لەو چوارچەوەیەدا. بێگومان بابەتێکی تری زۆر گرنگ بوو ئەویش کە پەیوەستە بە مەسەلەی کاراکردنی یاسای کشت و کاڵ و دەستکاریکردنی یاسای کشت و کاڵ کە لەمەدا مەسەلەی ئەو کارتانەی کە دراون و دابەش کراون بەسەر هاوڵاتیان ئەمە بەپێی ئەو پێشنیازەی لەلایەن کە وەزارەتی شارەوانی و وەزارەتی کشت و کاڵ پێشکەش کرابوو و بە هەماهەنگی لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران و هەروەها لەگەڵ سکرتیارەتی ئەنجومەنی وەزیران ئەم کارتانەی کە دابەشکراون دەبێ یەکلا بکرێنەوە تاپۆ بکرێن و سەنەدیان بۆ دەربکرێن دوای ئەوەی کەوە ئەو ئیجراعاتانەی کە پێویستە لە یاسای ژمارەیەکی 2008 دەرکراون و هەن بەپێی ئەو مەرجانەوە بەپێی ئەو معاملاتانەی کە پێشکەشی وەزارەتی شارەوانی کراون تا 12/12/2018 ئەمانە هەمووی لە ڕێگای ئەو پێشنیازەی هەردوو وەزارەتەکە دەستە بواری جێبەجێکردن و ئەوەی کە پێویستە لە ڕووی یاساییەوە دەکرێ
و وەکو باسم کرد ئەو زەویانەی کە کارتن هەمووی مامەلاتەکانیان دەست پێ دەکرێت و بە تاپۆ دەکرێن بۆ ئەوەی کە بتوانین ئەو زەویانە لە ڕێگای ئیتفاوە ئیفرازکردنیان و قەرەبووکردنی جوتیاران و ئەو هاوڵاتیانەی کە زەویەکانیان لەو چوارچێوەیەدا تەرخان کرابوون بۆ دابەشکردن کە بەپێی ئەو قانونانەی کە لە هەرێمی کوردستان هەیە پەیڕەو دەکرێت. بۆیە ئەمانە سێ بابەتی سەرەکی بوون کە لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆ کرا و خۆشبەختانە پەسەند کران و بە کۆی دەنگ هەموو ئەو بڕیار هەسە ئەو بڕیارانە پەسەند کران. وەکو باسشم کرد ئەمە هەمووی دێتە چوارچێوەی ئەو هەوڵە جددیەی و ئەو ئیرادەیە کە هەیە بۆ مەسەلەی چاکسازی. بۆیە سوپاس دیسان بۆ ئامادەبوونتان دەکەم ئێستاش ئەگەر هەر پرسیارێکتان هەبێ و داواش دەکەم لەوە هەم هاوڵاتیان هەم کەناڵەکانی ڕاگەن پاڵپشتی حکوومەت بن لە پرۆسەی چاکسازی. پرۆسەی چاکسازی پێم وایە ئەگەر بە تاواتی جێبەجێ بکرێ هەموو کێشەکانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت. بۆیە هیوادارم هەر لەم چوارچێوەیەداش پرسیارەکانتان ئاراستە بکەن. طبعاً ئێمە لەگەڵ حکوومەتی باغدا بەردەوامین لە گفتوگۆ و بیرروڕاهن و ئەکید جەناب دەزانی دۆخەکە ئێستا دۆخێکی کە پێشترش لە عێراق دۆخێکی ئیجابی هەیە بۆ گەیشتن بە ئیتیفاق و ئێمە تەکیدمان کردوتەوە کەوا دەستور بنەمای ڕێککەوتنی بینی هەولێر و بەغدایە چونکە ئێمە بەرپرسین بەرامبەر خەڵکی خۆمان و بەرامبەر پەرلەمان کەوا ئێمە وەکو حکوومەت پابندی شایستە داراییەکە بین پابندی ئەو ڕێکارە دەستوری و مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بین. بۆیە ئێمە لەم چوارچێوەیەدا بۆمان هەیە بتوانین بگەینە هەر ئیتیفاقێک کە ئەو شایستە دارایانە چارەسەر بڕین و دواکەوتنی شاندەکە هیچ پەیوەست بە ئەوانە ناکرێت بڵێ نیەتێک نییە بۆ ڕێککەوتن بەڵکو هەندێک مەسائلی تەکنیکی فەنی هەیە بەڵام پەیوەندیەکان بەردەوامن و سەردانەکان لە ئایندەیەکی نزیک دەست پێ دەکاتەوە گفتوگویەکان دەست پێ دەکاتەوە.